ئەچیتە ئیمتیحانەکەەوە تەبەن ناوت نووسیوە پێشتر کۆدە دووەرگرتووەوە جاری پێشوو ڕوونم کردەوە ئەچیتە شوێنی سایتی ئامادەی ئامەدی ئیسلامی یا زانکۆی دراساتی ئیسلامی زادی یا پەیوەندیەکەی وە کاکزانە هەمەوەندیەوە یان بە پەیوەندی ئەگەر من مەجالم بوو لەگەڵ منە پەیوەندیەکە بۆتە ئاسان بکەم یا پەیوەندی پێوە ببەستمەوە لەگەڵ شوێنێکی تریانە برایەکی تر کە سەرپەرشتیەکە ئەو کاتە کۆدەکەت وەرگرتووە ڕۆژی ئیمتیحانەکە معلومە کتێبەکەت داگرتووە یان دەست کەوتووە بە چاپکراوی وتم نۆ کتێبیان لە کوردستان چاپکراون یان کۆپی کراوەتەوە ئەوانەی تەبعاً پرینتیان بڵێن چاپکردنیان تەواو بۆ ئێستا نوسخەیان نەماوە ئەشێ کۆپی بکرێنەوە هەوڵیشە دەین کە ئینشاڵڵا چاپ بکرێنەوە کتێبەکەت دەست کەوتووە سەعید تیا کردووە چاوەڕێ ڕۆژی ئیمتیحان دیاریەکرێ ئەشێ بەم ڕێگایانە بێت یەکەمیان دیاریەکرێ لە سەعات 7 ئێوارە بە کاتی پایتەخت بە کاتی هەولێری پایتەخت لە کوردستان ڕۆژی 2/3/2017 ئیمتیحانی پوختەی پایەکانی باوەڕ کەوابوو تۆ ئەزانی 2/3/2017 ساعت 7 بە کاتی پایتەخت ئیمتیحانی پوختەی پایەکانی باوەڕ ئەمە یەکێکە لە شێوازەکان کە ئەگەر کرا هەموو بەشدارە بن و کۆدە دووەرگرتووە چیتە مەوقعەکەەوە ئیمتیحانەکەتی شێوازی دووهەمەوەیە ئەگەر تۆ ئینتەرنێتت بەکار نایهێنا بەڵام کتێبەکەت لەلایە ئیمتیحانت داوە ئەشێ بە ڕێگای سکایپ ئیمتیحان بدەین وەکو زۆر لەو جامیعانە کە ئێستاییکەن تۆ لە ماڵی خۆت دانیشتووی سکایپەکەیتەوە لەگەڵمانە پرسیارەکانت بۆ نێرین وەڵامە دەیتەوە هەر ئەو کاتە وەڵامەکانە خوێنیتەوە بۆ ئێمە دەرەجەکەت پێڵێن چەندە دووەرگرتو شێوازی سێهەممان هەیە شێوازی سێهەم بۆ ئەو کەسانی کە سکایپش بەکار نایەن ئینتەرنێت شەهادەتەن بەکار نایەنن ئەڵێن باش لە گوندێکە لە شوێنەکەیە مامۆستایەکی جێمەتمانە مەلابەیە کەسایەتیەکی ئیسلامی مەبەستم کەسایەتیەکی ئیسلامی جێمەتمانە لە لای ئێمە و خۆت ڕازی بێ بۆی ئێمە پرسیارەکانی بۆ بنێرین ئێوە دوو کە سێ کەس ئەچنە لای یان لە مزگەوتە بن یان لە ماڵی ئەو یا ئەو دێتە ماڵی یەکێکتان پرسیارەکانتان بۆ نێرین و ئەو ئیمتیحانەکەتانەکە بەڵام ئێمە پرسیارەکانی ئەو کاتە بۆ ئەنێرین ئەو تەنها ئیشی مراقبەکردنە وەڵامەکان وەرەگرێتەوە بۆ ئێمە نێرێتەوە دوای ئێمە نەتیجەکەت پێ ئەدەین و ئەگەر خۆشتان ئەو برا بەڕێزانش تەبعاً هەیانە ماشەڵڵا مستەوایەکی بەرزە و ئیمتیحانەکانی تەواو کردووە ئەشێ ئەو مراقیبەکە بێ بۆ نمونە برایەک هەموو مادەکانی ئیمتیحان کردو و تیانە دەرچووە ئەم برا بەڕێزە لە شوێنێکە با بڵێن لە شارە زوورە بەڵام ئەتوانێت لەسەر ئینتەرنێتەکە بە سکایپ بێ یان بە فەیسبوک ئیمتیحانەکەت بکە وەلەو تۆ لە هەولێری وەلەو لە باڵەکایەتی یا لە کەرار و کفری چەند کەسێک ئەدرێتە دەست ئەو ئیمتیحانەکەیانەکە و نەتیجەکە بۆ ئێمە دێتەوە لە هەموو حاڵەتێکە ئێمە پرسیارەکان ئەو کاتە ئەنێرین و نیو سەعاتەکە لەسەرتان حسابە دوای وەڵامەکانش دێتەوە بۆ لای ئێمە دەرەجەکان ئێمە دیاریەکەینەوە ئینشاڵڵا بەم شێوازانە ئاسان کراون زۆر ئاسان کراون خەمی ئەوەت نەبێت کە بڵێ دەرناچم ڕاستە لە یەکەم جارە ئرتیباکێکت تووشە بێ و پشێویەکت بلا دروستە بێ بەڵام خەمی ئەوەت نەبێ حسابمان بۆ کردو کە ئەم کاتە بەسە بۆ وەڵامدانەوە بۆ کەسێک کە کتێبەکەی خوێندبێت بەڵام مەرجە تۆ کتێبەکەت هەموو خوێندبێتەوە چونکە جاری وایە پرسیارەکان زۆر وردەکارانە دێنەوە بۆ نمونە پرسیارێک نووسراوە بۆ نموناڵم تەبعاً تاکید نیم کەشتیوە هەبێ نووسراوە کردەوەکانی ئینسان لە ڕۆژی قیامەتە بە تەرازووی ڕاستەقینە ئەکێشرێن وایە بەڵێ نەخێر تۆ ئەمە ئیشارەتێک لە بەڵێیان لە نەخێرەکەتی ئەمە پرسیارێکی وردەکارانەیە ئەگەر تۆ کتێبەکەت هەموو نەخوێندوێت یا ئەو باست بە باشی نەخوێندوێتەوە ئەوە تەواو نازانی ئەو کات لەبەرەوە بێ ئاگادار بین کە چۆن ئیمتیحانەکە ئەدەین بەڵام مهم ئەوەی تۆ کتێبەکانت خوێندوێتەوە و ئومێدەواریشم بە حەول و قووەتی خوای پەروەردگار وا تەسەورەکەم کە ساڵی 2017 احتیمال زۆرە کە 1000 کەس بەشدار بێت لە ئیمتیحانەکە خوای گەورە یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ هەرچی شتێک بۆ ڕوونکردنەوەی ترە دەین خوای گەورە هەموو لایەکمان سەرکەوتووکە أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.